سڵاوتان لێبێ. بابەتی ئەم جارەمان بابەتێکی تاو جیاوازە. باس لە میدیا دەکەین. ئایا میدیا چییە؟ و لە باشووری کوردستانە ئێمە خاوەنی میدیای نیشتیمانین یاخود نا و میدیا دەبێت چۆن ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە. ئەو ئەرکانە ئەو بابەتانە کە دەبێت میدیا بیکاتە ڕۆژاف بیکاتە بابەتی سەرەکی خۆی بۆ ئەوەی کا کۆمەڵگەی بێهۆشیار بکاتەوە دەبێت چۆن بێ دەبێت چی بێ. ئایا ڕاستە کە میدیا دەتوانێت کۆمەڵگا ئاراستە بکە بەرەو باشتر بوون یاخود بەرەو خراپتر بوون؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە بۆ وەڵامی کۆمەڵێ بابەتی دیکە هەروەها وروژاندنی کۆمەڵێ پرس و کۆمەڵێ بابەتی دیکە من ئەمڕۆ هاتوومەتە لای دکتۆرە ئاشتی حەمە ساڵح کە بەڕێزیان مامۆستای بەشی ڕاکەیاندنن لە زانکۆی سلێمانی. دکتۆرەکەیان سڵاو لەوێ، زۆر سپاس بۆم دەرفەتەی ئەمڕۆ. زۆر بەخێر بن. سڵاو لە ئێوەش. ئەمێ هەمان پرسیار ئاڕاستی بەڕێزی شت کەم دووبارە میدیا چییە؟ ئەگەر ئێمە بە شێوازێکی گشتی باس لە میدیا بکەین بەچی دەوترێ میدیا و بەتایبەت ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین و بە ورتر لە باشووری کوردستان داین. دەبێ میدیا لە باشووری کوردستاندا ئەرکەکانی چۆن بێ و چۆن ئەرکی خۆی بەڕێوە بەرێت؟ بەڵێ دووبارە بەخێر بێن. ئەتوانین بڵێن میدیا و کۆمونیکیشن چکە بەڕاستی میدیا هەر ئەو ئامڕازەیە کە ئێوە ئیشی تیاکەن، بەڵام کۆمونیکیشن پەیامی ناو میدیا کەشەگرێتەوە. لەبەرەوە بێ بڵێن کۆمونیکیشن چییە؟ کۆمونیکیشن کردێکی دینامیکیان کردێکی جوڵەیە، کەسێک یا چەند کەسێک پەیامێکی تیا ئامادەکەن کە بیر هەواڵ و زانیاری و بیر و ڕاو ئامانجەکانی تیا ئەگوێزنەوە لە ڕێگەی کەناڵێکی ڕاگەاندنەوە بە مەبەستێکی دیاری کراوە. جاریوا مەبەستەکە دیاری کراوە، جاریوا شەیە تەنها ئیشی میدیاکە خۆی دیاری ئەکاکە چی ئەکات بێ مەبەستە، یعنی مەبەستم ئەمە ئەگاتە جەماوەر. ئەم جەماوەرەش لە ڕێی فیدباکەوە ئەتوانێت جارێکی کە تەغزی کەناڵەکان بکاتەوە و میدیاکەیان پەیامەکە بەرەو باشتر بەرێ. بێگومان میدیا ئەگەر بڵێن ئەرکی میدیا زۆر زۆر گەورەیە و هەروەها ئەرکێکی زۆرە. یەکەم ئەرکی گەیاندنی هەواڵ و زانیاریە کە وەک خۆی بیگوێزێتەوە. هەروەها ئەرکی مێژووی هەیە، ئەرکی هەیە مێژوو جارێکە بخاتەوە بەرچاوی خەڵک. ئەرکی تەرفیهی هەیە یا ئەرکی خۆشبباری، یعنی تەنها ئیشە جدیەکان یا میدیا توانێ ئیشی خۆشبباریش بکە، ئەتوانێت ئیشی پەروەردە بکە، ئەتوانێت ئیشی فێرکردن بکە، ئەتوانێت هەروەها ئیشی معریفە بکە، معریفە بڵاوکاتەوە لەناو کۆمەڵگەیە. دنیایەک ئیشی هەیە بەڕاستی میدیا، هەر کەلێ ئەنی هەر سوچێک لە سوچەکانی کۆمەڵگە بگری میدیاتیان نەبێ ئەو شتەوە نەبێ. لەبەرەوە میدیا ئەرکە کۆمەڵایەتیەکانی، ئەرکە سیاسیەکانی، ئەرکە ئابوووریەکانی، بە تایبەتی بۆ وڵاتی ئێمە ئەرکی ئابووری میدیا بەڕای من لەسەر و هەموو ئەرکەکانیەتی، چونکە ئێمە لەبەرەوەی کە ئێمە گەنجێکی زۆرمان هەیە و خەڵکێکی زۆرمان هەیە بێکارن و خەڵک هەمووی ئەناڵێنێ بەدەست بێ ئیشی بێکاریەوە. کەواتە میدیا بۆچی ئیشە گرنگەکەی ئیشی ئابووریە و کەمترین دەستگای ئابووریشمان هەیە، دەستگای میدیای ئابووری تایبەت وەرزشیمان زۆرە، مەسەلەن مناڵانمان هەیە، ژنانمان هەیە، کەمە ژنانیش، ژنانی وەک کەناڵەکەی ئێوە کە بتوان پرۆفێشناڵانە ئیش بکەن، بەڵام دەستگایەکی تایبەت بە ئابووری بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە. لەبەرەوەی هەواڵە ئابووریەکان ئەو فیلم و درامانەی لەسەر ئابووری قسەکەن، چ ئەجنەبی بێ، چ حتا بە هیندی بێ، حتا بە کۆری بێ، یابانی بێ، ئەو وڵاتانی کە معجزەی مەسەن لە یابانە معجزە هەیە بۆ نمونە لە کارکردنە، لە ئیشکردنە، لە هەڵمەتە، بە میدیاکانی ئێمە بەشێکی باشیان هەبێ بۆ بڵاوکردنەوەی هەواڵی ئابووری و درامای ئەو درامانەی باسی ئابووریەکەن، هەروەها ڕاپۆرتی ئابووریەکان. لەبەرەوە گرنگە بەڕاستی ئەرکە ئابووریەکانی. هەروەها ڕەخساندنی هەلی کار یەکێکەیە لە ئەرکەکانی میدیا. میدیا توانێت لە ڕێی ڕێکلامەوە، نەک تەنها ڕێکلامێکەوە زەرەر لە کۆمەڵگایە، ئەتوانێت ڕێکلام بۆ ئەو شوێنانە بکەکەوە ئەیانەوێ ئیش بکەن، ئیش بە گەنجان بەن یا ئیش بۆ خەڵک بدۆزنەوە. هەروەها وەکوتمان ئیشی فێرکاری، ئیشی چیتری هەیە، ڕایگەشتی گەورەترین ئیشی میدیایە. یعنی ئەگە بڵێم لە دوای ئابووری دروستکردنی ڕایگەشتیە، ڕایگەشتی لەسەر شتێک کۆکاتەوە، بۆ نمونە ئەو شتە یا لەسەر شتێک کۆکاتەوە بۆ باشی یان بۆ خراپی. بۆ نمونە ئێمە ئێستا ئەناڵێنین بەدەست هەندێک ئیشی میدیاکانەوە کە خراپە بۆ کۆمەڵگە. ئەبێ ئەم میدیایە کە ئیشێکی نیشتیمانیەکە و بە پرەنسیپەکان کارەکە ڕایگەشتی کۆکاتەوە لە بەرنامەی وەک ئەم بەرنامەی ئێمە، ڕایگەشتی کۆکاتەوە لەسەر ئیدانەکردن
ئیدانەکردنی کارێکی میدیایی کە زەرەر بە کۆمەڵگایە. کەواتە میدیا لە باشووری کوردستاندا توانیوێتی ببێتە دەسەڵاتی چوارەم؟ لە هەموو دنیاە باش شتێکی ڕاستیکەینەوە بەڕاستی. دەسەڵاتی چوارەم ئەوەڵ جار کە ئەم مستەڵەحە داهات باس لەوەیەکەوە سێ دەسەڵاتەیە لە هەموو دنیاە وەنیە لەسەر و ئەم دەسەڵاتەوە نەک بڵێ یەکێکە لە پاڵ ئەمانە لەسەر و ئەم دەسەڵاتە ئەتوانین بڵێن دەسەڵاتی چوارەمی میدیا بریتیە لە دەسەڵاتێک کە تەحەکوم لە هەموو دەسەڵاتەکانی تراکە باشە بۆیە زۆر جارە وترێت دەسەڵاتی یەکەمە دەسەڵاتی چوارەم نێ چونکە بەسەر پەرلەمانەوە دەسەڵاتە بەسەر دادگاکانەوە دەسەڵاتە بەسەر دەستگای تەشریعی و تەنفیزیەوە دەسەڵاتە. ئێستا بۆ نمونە لە وڵاتەکانی خۆم تەنانەت بگرە لە وڵاتانی ئەو وڵاتانەی بەناو پێشکەوتون لە هەنێ بواری ئیداریە بێگومان بە کەوا بەهۆی میدیاوە زیاتر پێشەکەون بۆچی چکە ئەترسن لە میدیا سیاسیەکانی خۆمان ئێستا باشترن لە جاران لەبەر چی لەبەرەوەی ئەزانن هەموو ژیانیان لە ناو میدیایە لەبەرەوە ئەگەر بە زۆریش بێ کارێکەکەن کەوا ڕووکەشیش بێ خۆیان بەباشی دەرخەن و خەڵک بەباشی بیان بینێ زۆر جار سەردانی شوێنێکەن بە لەبەرەوەی بۆ کەسی میدیایی بچێتە سەریان لەبەرەوەی خەڵک بڵێ ئەمە سەرکردەیەکی نیشتیمانیە بۆ نمونە کەم دەرئەکەوێتەوە دەسەڵاتدارە ئابوووریەکان مەسەڵەن ئەوانەی سەرمایه‌دارن کە کارێکەکان خێرا بە میدیاکان بڵاویەکانەوە بۆ ئەوی سیمایەکی جوانتر بە خۆیان بن و بڵێن ئەمانە دزی ناکەن ئەمانە پارەکانیان بە شێوەیەکی باشتر پیا کردووە لەبەرەوە بەڕاستی میدیا دەسەڵات بۆ نمونە دەسەڵاتمان هەیە پەرلەمان یعنی کە ئەبینێت مباشر هەواڵەکانی ئەگوێزرێتەوە یا ڕسم و وێنە و بە هەموو شێوەیەک بە جوڵا و نووسرا و بیسترا و هەمووی ئەگوێزرێتەوە تەماشاکەی جوانتر قساکان و هەندێکیان لە بۆ کەسی میدیایی ئەترسن لەبەرەوە حاکمەکان بە هەمان شێوە ئەزان ئەگەر بڕیارێکی هەڵەبن سبەینێ هەڵا دروستە بێت لە میدیاکانە لەبەرەوە ئەتوانین بڵێن میدیا بەمانە ڕاستیەکەی خۆی دەسەڵاتێکە لەسەر و هەموو دەسەڵاتەکانەوە بە شێوازێکی گشتی باس لەوە کرد کە میدیا دەسەڵاتێکی زۆری هەیە و وتت دەسەڵاتی یەکەم بەسەر هەموو بابەتەکانی دیکەوە میدیای کوردی بە هەموو جۆرەکانیەوە ئەم دەسەڵاتی چۆن بەکارهێناوە لە باشووری کوردستانە ئەو بابەتانی کە ئەیگاتە ڕۆژەفی سەرەکی میدیاکەی خۆی و ئەو سیاسەتی کە بەرنامەکانی پێبەڕێوە ئەبا چۆنە ئاەتوانیوتی خزمەت بە کۆمەڵگە بکە خزمەت بە ژنان بکە با بڵێن بەداخەوە میدیای کوردی بە تایبەتی بەشە سوشیال میدیاکانی زیاتر بۆ کەسە خانە سەر زەقکردنەوەی هەندێک بابەت و ڕوخساری کاری کۆمەڵایەت کاری میدیاییکەوە بە زەرەر ئەشکێتەوە بەسەر ئەو بابەتی کە و ئیشی بۆکە بۆ نمونە ئێماگەر ئێستا بڵین توێژینەوەی بکەین لەسەرەوەی کە بزانین میدیاکان تا چەند بایەخیانداوە بە ئیشی ژنان ئەشین هەندێک پرسیار داهانین ئایا چەند بەرنامەی ژنانە هەیە ئایا چەند ڕاگەیاندکاری ژنانە هەیە ئایا چەند ئەوەت هەیە چەند بابەتی میدیایی تایبەت بە ژن بڵاو کراوەتەوە ئەچین ئەمانە ئەژمێرین و ئەچین ناونیشانەکانیان دانین بەڵام لە ڕاستیە ئەمانە زۆربەی زۆریان لە خزمەتی ژنانیە لەبەرچی لەبەرەوەی کە من زۆربەی زۆری ئەو شتانەکە لە سوشیال میدیایی بینم لە ڕاستیە ئەڵێ عەرە بەڵێ مستەوە هابط یعنی مستەوایەکی نزم بۆ میدیا دروستەکە لەبەرچی تو پیاوێکی پیر بەتەمەن دانیشتووە لەبەر مخان و قوڕەکەیە لە لادەیەەکە تۆچی مقابلەیەکەی بەڕاستی چەند کەسێک بەمەوە خۆیان کردو بە پاڵەوانی میدیایی لە ناو میدیای کوردیە کە لە ڕاستیەگەر ئەمانە نەمێنن میدیای کوردی ئارامە بێتەوە ئەچی ئەم پیاوە ئەدوێنێ دڵاری و کردووە لەگەڵ چەند ژنا دڵاری و کردووە بۆ نمونە بە ژنەکە ئەڵێ بە دڵاری پێگەشتووی ئەڵێ نەوەڵا فڕانمی یعنی پیاوەکە ئەڵێ فڕان و مەژنەکە ئەڵێ فڕانومی چۆن بۆ وڵات چوینەتە ماڵی فڵان ئاغا چەند ڕۆژ لەوێ بووین یعنی ئەگەر کوڕی ئەم ژنا و کوڕی ئەم پیاوە کچی ئەم ژنە و کچی ئەم پیاوە یان کەس و کاریان بەمەیان نەزانی بێ تووەکو میدیایی بە هەموو عالەمەڵی احتیمال ئەو نەیویستە بێت تەنانەت خزمەکانی خۆشی بزانێ بەڵام لەوێ مایکێک گێتە بەردەستی وازانێ ئەم مایکە مقدسە وازانێ ئەم مایکە وەکو کابراوتی وامزانێ ڕادوێ وازانێ ڕادوێ چوزانێ یعنی چوزانێ هەموو عالم گوێ لە دەنیا بێ سبەینێ ئەم مەوزوعە بێ بە باس و خواسی زۆربەی زۆری سەرخوان و سەرمێزی هەموو خەڵک وە بە تایبەتی ترێندی لێ دروستەکە
ئەیکەن بە باو لەناو کەسوکاری خۆیاندا بڕۆ تۆ هەر کشی ئەوە نەبووی تۆ هەر کوڕی ئەوە نەبووی ئەم پیاوە فەقیرە ئەختیارە ئەم ژنە فەقیرە ئاگای لە دنیا نیە تۆ ئەیکەی بە فیلم لە میدیایە ژنێکی هێنا و لەگەڵ ژنەکەی خۆی مرتاحە و خەریکیشی زراعەتە ئەڵێ حاجیگان ئەی تۆ بەتەمانیت بیکەی بە ژنی دووهەم ژنەکەی لەوێەوە بە 1970 گۆڕێ ئەڵێ بەرە وەڵا ژنەکەم پەکی کەوتووە هەنی ئەچنە کۆمەڵێک بابەتی بەڕاستەکەی بە دوور بێ لە ڕووی بینەران بەڵام سێکسی و جنسی کە ئەسڵەن تۆ دروست نییە لەگەڵ دوو کەسا قسەی تیا بکەیت کە ئەمانە محەڕەماتن نابێ ئەم شتانە ئەوەنە ئاسایی بکرێتەوە لەناو خەڵکە زۆر بە ئاسانی پیاوباسی حاڵەتی جنسی خۆی بکژن باسی وڵا حەزم لێ نەبوو وڵایتە ڕۆی نەجاتم بۆ مرد ئە باش کە سوکاری پیاوەکەی کاتێکە مقابلەی ئەم ژناکەن مقابلەی ئەم ژناکەن و قساناکەن ئەویش لە تەلڤیزیۆنیا لە سوشەل میدیا ئەی بینێ ئەم کە سوکارە چی بەم ژناڵن کە ئەڵێ لە کۆڵم بۆ مرد ڕۆی هەزار قسەمە مێردەکەیڵێ لە ڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر بێزراوە لەبەرەوە ئەتوانین بڵێن میدیا ئەگەر وەزیفەکان کە باسمان کرد ئەم وەزیفانەی خۆی نەبینێ باشێ ماڵێن با میدیان وەزیفەی تەرفیهی هەبێ تەرفیهیانی خۆشباری با میدیا وەزیفەی خۆشباری خۆی جێبەجێ بکە بەڵام بە مستەوایکی ڕاقی بە مستەوایکی ڕاقی لە ئاستێکی باڵایە بگەڕێ بزانە میدیا عالەمیەکان و میدیا پرۆفێشناڵەکان نەک هەر عالەمیەکان چۆن باسی مۆزوعیتی خۆشباریەکەن چۆن واکەن خەڵک دڵخۆش بێت لەگەڵیشیا فێر بێت چکە ئەرکی تەرفیهەکە لە هەمان کاتە هەموو ئەرکەکانی میدیا ئەرکی فێرکردنی لەگەڵا ئەرکی پەروەردەی لەگەڵا ئێستا پەروەردەی میدیای لە هەموو عالەمە شتێکی باوە و شتێکە کاریگەری هەیە لەسەر هەموو خەڵک چکە بتەوێ و نەتەوێت وەکێک لە تیۆرەکانەڵێ هەر کەسە 4 ساعت زیاتر بە دیار میدیا و دانیشێ متابعی میدیا بکە ئەم میدیایە و ئەم بابەتانەی لەناو میدیاکانایە ئەبێ بە بەشێک لە شخصێتی بەبێەوەی هەستی پێ بکە وەک بەفروە ئەنیشێت بێوەی عزێتی تۆ باورد ورد تا بەیانەڵی چارێکە بەفرباریەوە باشە تۆ لە تەمەنی ترکە وعی دروستە بێت لە 6 ساڵیەوە یا لە هەر 4 ساڵیەوە هەتا ئەگەی تا تەمەنی 30 ساڵی سیرەکەی ڕەوشتێکە هەیە خۆشت ئیشتیان نەکردووە تەنها سەیری تەلەڤیزیۆنە کردو تەنها سەیری سوشیال میدیا و کردو لە ئەم شاشەی بەردەمی خۆتەوە سەیرەکەی شخصێتێکە لێ دەرچووە خۆشە بەدڵ نییە ئەڵێ بۆوام لێ هات لەبەر ئەو متابعانە متابعە و کردووە و توتەم بۆ خۆشباری بوو بێتاقەتی لایەنێکی فەراغ هەبووە سەیری ئەو شتانە و کردووە لە 4 ساعت زیاتر ڕۆژانە سەیرە کردووە بۆ بە بەشێک لە شخصیەتە کە بۆ بە بەشێک لە شخصیەتی تۆ چونکە وردە نیشتووە زانیاری لە لای دروست بووە هەروەها بەو تەتەورە تاریخیانە ڕوا کە تەتەوری حیاتی مرۆڤیشە میدیا ئینسان ئەگۆڕێ ئینسان میدیا ئەگۆڕێ لەو کاتەیە میدیا تۆی گۆڕیوە بەڵام ئەشتوانی تۆ میدیا بگۆڕی تۆ وا بکەی وەکو جەماوەرێکی هۆشیار وەکو جەماوەرێکی چالاک تۆ وا بکەی میدیاکە بگۆڕی چۆن ئەم میدیا ئەگۆڕێەوە ئیشی میدیا ترێن دروست بکە لەبەری ئێستا بەشە لە میدیاکانمان بوونەتە ئەتوانم بڵم ببوورە پیجێکی تیکتۆک یعنی ئیشی ئەوەیە ترێن دروستەکە ئیشی ئەوەیە کە ژنان وەک کاڵاپشان هەروکو بەڕێزی لە قسەکان تا باسێک کردوتت کە ئەچێتە گوندێکەوە تۆ ئەزانی ئاستی هۆشیاری ئەم ژنە لە ئاستێکدایە کە یعنی من خۆم چەند جار سوتفەی ئەوم کردووە چوم چاوپێکەوتنم لەگەڵ هەندێک کەسا کردووە بەرنامە تاوە لە کۆتاییەڵە کچم ئەو ئەم بەرنامەی خەڵک ئەیبینێ یعنی بەڕاستی زۆر کات وە هەستەکات دەردەدڵێکە بۆ ئەکا نەوەکو ئەوەی قسە بکات و لە سوشیال میدیایە لە بەرنامەیە لە تەلەڤیزیۆنا بڵاو بێتەوە بە شێوازێکی گشتی ئایا میدیا تەلەڤیزیۆنەکان کارێکیان کردووە کە ژن وەکو کاڵاپشان بن جا لە بەرنامەکانیانە بێ هەتا لە پێشکەشکارەکانیانە بێ لە میدیایەکەوە کۆمەڵە مەرجدانێ تۆ پێشکەشکاری وایە هەروەکە باس کرد ئەڵێ ئێمە ئەمە کۆمەڵە بەرنامان هەیە تایبەتە بەژن بەڵام لەوانەیە تەنها بەناو تایبەت بێ بەژن کە لێ بکۆڵیتەوە بە پێچەوانەوە ینی نەک خزمەت بە ژنان ناکە لە زەرەر ژنانەیە بۆ نمونە بەرنامەی تەرفیهیمان هەیە لە جێ ئەوەی زانیاری بڵاو بێتەوە هەموو ئەو زانیاری بڵاوی ئەکاتەوە مۆدیلی فلانە جلا فلانە میکەپ وایە فلانە جوانکاری تازە هاتۆ و دەبێ ئەم جوانکاریە ترند بێ پوختەی پرسیارەکە ئەوەیە میدیا بۆچی ترند دروست ئەکا ئەگە ترند دروست ئەکا بۆچی ژنان دەکاتە کاڵایەک کە تەنها بۆ بەرژەوەندی خۆی بۆ بەرژەوەندی بازرگانی و بەدەستهێنانی پارە لایک و ڤیو بەکاری دەهێنێ
زۆر باشە پرسیارەکەت بەڕاستی هەر ئەمە بەس بوو هەموو بەرنامەکە لەبەرەوەی کە پرسیارێکی زۆر جەوهەریە. کاتێککە میدیا پەیامی نیە، فکرەی نییە، فەلسەفەی نییە. بۆ نمونە میدیاکەی ئێوە فەلسەفەی ئەوەیە کە ژن لە ئاسێکی باڵایە پیشان بە. هەموو ئەو ئامانجانەی هەیەی، هەموو ئەو بەرنامانەی هەیەی خاتە خزمەتی ئامانجەکە. تارگێتی هەیە. یعنی ئەبێ بیپێکێ، ئەبێ هەموو جارێ ئەو تارگێت ینی بڵین ئەو هەدەفە کە تۆ لەوەیە شتێکە داناوە هەموو شتێک هەڵەی بۆی هەدەفەکە بپێکێ. نەک شتێ بەم لا هەڵی شتێ بەو لا هەڵی هەدەف نەپێکی. زۆر جارکە میدیایەک ینی لە غەیری هەدەفەکەی خۆی ئەڕوا بۆ ئامانجی تر، ئامانجی لابەلایی بۆ نمونە ئەم کچەگەر جوان نەبێ خەڵی گوێی لێ ناگرێ، ئەم کشاگەر زۆر بڵێن پۆشتە بێ خەڵی گوێی لێ ناگرێ. بەعکسەوە من زۆر بەعکسەوە من بینیوە لە دنیاە. ڕاستە لێرەیە لەوانەیە هەندێک با هیچ نەیخێنە ناو هیچ شەریحەیەکی کۆمەڵگەوە، چونکە لە هەموو شەریحەکانە ئەم لایک و کۆمنتە هەیە، کەسی بەتاڵێکانی کەسێک کە زۆر بەتاڵ بێ، کاتی هەبێ ینی فەراغی زۆر بێ، زۆرتر ئەتوانێت بەدەم ئەوە بێ. بەڵام لە ڕاستیە کاری میدیا کاری فێرکردنە، نەک کاری ترێند. باشە شتێ بکە بە ترێند کە شتەکە باش بێ. یعنی ئەگە کاتێک کە بوو بە ترێند خەڵک ئیستیفادەی لە کردووە، خەڵک توانی لەوەوە فێر بێ، چۆ ناو پرۆسەیەکی فێرکردنەوە هەروەکو وتمان بە شێوە خراپەکە فێرە بێ و بە شێوە باشەکەش پەروەردە ئەبێ. ئێستا پەروەردەی میدیا چۆتە ڕیزی پەروەردەی مزگەوتەکان و پەروەردەی مەکتەبەکان و پەروەردەی جامیعەکان. لەوانەیە بڵێ منافەسەیەوانە بکاو لە هەر هەمووشان زیاتر خەڵک پەروەردەکە. لەبەرەوە خاوەنی میدیا ئەبێ ئامانجەیە بێ و تارگێتی هەبێ و بێوێ بەشتی تر بە فکر، بە علم، بە زانست، بە معرفە، بە ئەو شتانەی کەوا ئاستی مجتەماعەکە، ئاستی کۆمەڵگاکە و ئاستی میدیاکە هەمووی ئەباتە پێشەوە. یعنی بۆ نمونە تیۆرمان هەیە ئەڵێ میدیا چیەوێ لە خەڵک یا خەڵک چیەوێ لە میدیا. ئەڵێ ئەگەر بێت و میدیاکە بەگوێی خەڵک بکە میدیاکی ئاسنزمە بێ، ئەگەر کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی پێشکەوتوو نەبێ. ئەو کۆمەڵگەی بێ کە خۆمان باسیەکەین. ئەبێ میدیا لە ئاستی ئەم کۆمەڵگەیە شت تەقدیمەکە، ئەو کاتە هەردووکیان زەرەرەکەن. میدیاکە ئاستی نزمە بێتەوە، جەماوەرەکەش ئاستیان نزمە بێتەوە. یعنی ئیستیفادە لە میدیاکە ناکەن، بەعکسەوە بەلای خراپە ئیستیفادەکەن. بەڵام ئەگەر جەماوەر چی ئەوێ لە میدیا، جەماوەر بە دەعمی میدیاکان بکات، یعنی بایکۆتی ئەو میدیا بکاتەوە هەستەکە باش نییە. لەبەرەوە بۆ ئەوەی ئەم میدیایە ئاستی بەرز بێتەوە، کۆمەڵگەیەکی ئاستبەرزی پێشکەوتوو ئەتوانێت میدیاکەی لە ئاستی خۆیان بوەستێنێ، درامایکی خراپ پیشانەیە خۆپیشاندان بکە، بایکۆتی کە، یعنی داوای لەسەر قەید بکە. بۆ نمونە یعنی ئەگەر ئەم میدیایە بەڕاستی زۆربەی زۆری کە ئەوانەی توێژەرن یان بڵێن ئەوانەی بیرمەندی بواری میدیان قسە لەسەر ئەم تیۆرەکەن بەوەی کە ئەڵێن نابێ میدیا لە ئاستی جەماوەرا بێ. جایسان من زۆر جار لە قسەکانشمان ماڵێم یەکەم جار ڕەخنەم لێگرن، دوای کە تەوزیح هەیەم ئەنجا تێگەن خەڵک، هەندێک لە ئەو کەسانی قسەیان بۆکەم ئەڵێم نابێ میدیا ئەوێنەی کۆمەڵگە بێ. ئەمە باوە کە ئەڵێن میدیا ئەوێنەی کۆمەڵگەیە، بەس من ئەڵێم ئەم میدیا نابێ ئەوێنەی کۆمەڵگە بێ. بۆچی؟ چونکە کۆمەڵگە تۆ هەر جارێ سیفاتێکی تایە، سیفاتێک یاک دوان سیانی خراپی تایە. تۆ ئەگەر ئاوێنەی کۆمەڵگە بێ دووبارە بێتەوە لەم شتانە شت دروستکەی، پارچەی میدیای دروستەکەی، شێعرە، گۆرانیە، درامایە، تەمسیلە، تەرفیهە، بە حەزی جەماوەرەکە دروستیەکەی باشە. ئەمە ئەخەیتە میدیاکەتەوە، دووبارە یەخەیتەوە ناو جەماوەرەکە. زۆر جار ئێستا دووربێ لە ڕووی جەماوەر و لە ڕووی ئێوەی بەڕێزیش جنێوەکان، جنێوی شەستەکان پیا بۆتەوە، جنێوی پەنجاکان بۆتە ترێند لە ناو خەڵکان، لەبەرەوەی چەند هونەرمەندێ یان بڵێن بە عەرەبی ئەڵێن مۆمەسیل، بە کوردی چی پێیان ئەکتەر، ئەوی شەریک میدیا، چەند ئەکتەرێکی بواری میدیای تەرفیهمان هەیە. مەسەلەن هەندێ ڕاستە خۆشە و پێکەنین بەدەمیانەوە، بەڵام بەخوا هەنێکی شت بەکارێنن مناڵە وردەکان وردە ئەچێتەوە مێشکیان، ئەچێتەوە باگراوەندیان، خەلفێتیان لا ئیرادی ئاگای لە خۆی نییە ئەویش بەکارێهێنێتەوە. ئەی بۆ ئێمە هەوڵێن لە جێی ئەم خەڵکە جوانە، ئەم ئەکتەرە جوانانە کە ئیشەکەن، کە شتی جوان دروستەکەن، هەتا شتی مێژووی باشیان هەیە، بەڵام بۆچی هەوڵ نایەن لە ناو ئەم تەمسیلە تۆزێکی کە ئەفکارەکانی ناو تەمسیلەکە چاکەن بۆ ئەوەی ترێندەکە
ترندێکی باش بێنەوە مشتەماوە مناڵان گەورە پیر ئەوانەی کەوتیانەوە نەڵێ نەمە جنێوی 60ەکانە مەی 50کانەوەی چلەکانە لەبەرەوە تایبەت بەژن ڕۆلیژن زۆر باسی بۆ خراپە لەناو دراماکانە ژنێکی دەمەوەرە ژنێکی فاک و فیکەرە ژنێکی هێنەر و بردەرە ژنێکە مثلەن بەڕاستی حتى ئەگەر ڕۆلی زۆر بەتوڵیشی ئێنێ ڕۆڵەکەی زۆرێکی زۆر خراپە ڕۆلی زانایەکی ئاینی لەناو فیلمەکانە من ئەوە زۆر جاربینیومە بەڕاستی لە هی کوردیە بە زۆری ڕۆڵەکانیان مەلایەکی باش نییە پیاوە ئاینەکە پیاوێکی باش نییە ژنەکە ژنێکی باش نییە لەبەرەوە ئێمە بین لەجێی ئەمە ئەڵێن لە ناو ژنیشا خراپ هەیە و لە ناو هەموو خەڵکێکە کەسایەتی هەیەکە ئەتوانین بڵێن هەندێک لە سیفاتە مرۆیەکانی تیاکەمە بەڵام ئێمە بۆ بچین لە ناو مجتەمەع بگەڕین بە دوای گۆڵە خراپەکانە بین بکەین بە جۆرێک لە تەمسیل یعنی ئەوانەی کە بەڕاستی سیناریۆ نووسن زۆر بەڕێزن یعنی ڕێزیان هەیە لەناو کۆمەلگا و بە پەنجەی دەستەژمێرن بە تایبەتی هی خۆمان بەس من لێرە و داوایان لێ یەکەم بەڕاستی داوایەکم ئەوەیەکەوە ئەو هەموو جوهد و پارە و عقڵ و مێشکە کە سەرفیەکەن با نمونەی جوانی کۆمەلگا پیشان بن یعنی با من کە سەیرم کرد نمونەیەکی خۆم ببینمەوە دراما تورکیەکان کاریگەری هەبوو لەسەر سیناریۆ و دراما کوردیەکان وڵڵاهی ئاسانتری کردووە بەڵێ زۆر کاتی درامای کوردی ئەکەی ئەڵێن ئەمە تەنها زمانەکەی گۆڕاوە ینی هەستەکەی درامایەکی تورکیە و ئەگەر لەم حەدەشا بۆستێ من ئەڵێ پێشتا باشە بە درامای تورکی من جارێک هەر بۆ خۆشی پێت بڵم مقابلە کرام لە کەناڵێکی زۆر معروفە لێرە لە سلێمانی و من خۆم کەناڵەکەشم زۆر پێجوانە چکەشتی زۆر باش تەقدیمەکە لێ پرسییم لەسەر دراما تورکیەکان نەمتوانیە قسە بکەم لە دوای ئەوە وتم باسی درامای تورکی بکەم زان باسی چییە یانی باسی چییە سەیر یەک دوو درامای تورکیم کرد بەڕاستی وتم دایکم بەداخی درامای تورکیەوە مرد دایکم سەیریە کرد ئەوەنە حاڵاتی مەئساوی و حاڵاتی خراپ و ئەمە مناڵێکی بووە و ون بووە و ئەمەیان کشە عیلاقەی هەبووە تێکشکێنراوە کۆمەڵێک شتی زۆر خراپ عیلاقاتی دەرەوە و یعنی نازان بڵم ناوی بنێم چی هەر شناوێکی بنەی ناخۆشە بۆ زمانی ئێمە بێڵێن ئەمە لە لای دایکێکی من لە لای خەڵکێک لای ژنێکی ماڵەوە لە لای باوکێکی بەتەمان لای گەنجێک کە هێشتا دنیای نەدیوە وازانە ڕاستیە وازانین لەم کۆمەلگەشە ئەگەر ئەمە بکرێ ئاساییە بەس ئاسایی نە لەوێ ئاساییە و نە لێرە ئاساییە نە تورکیا هەموو میلەتەکە بەو شێوەن کە لەم دراماکانە دیارە و نە ئێمەش ئەتوانین تەمسیلی ئەوان بکەین بەعکسەوە ئێمە با میدیاکانمان نمونەی ژنێکی بەتوانای بەهێزی کەواتوانی بێتی لەناو مجتەمەعی کوردیە دەیان سیفەتی زۆر جوانی ژنی کورد هەیە ئەی بۆ ناتون ئیش لەسەرمە بکەن ژنی کورد داماوە ڕۆڵی نییە ڕێک بەعکسەوەیە بەجددی من ئەمە بەو مەڕێزاناڵم کە سیناریۆ نووسن من لە مجتەمەعێکا پەروەردە بووم ژن دەوری باڵای هەبوو هیچ باوکێک نەیتوانی بڵێ ئەو کچەم ئێم بەش و لە هەزارانە یەک لەوانەیە هەبێ ئەگەر دایکەکە ڕازی نەبوو بێ ئەگەر دایکەکە نەیویست بێ لەبەرەوە پێویست ناکە ژن بکرێ بە قوربانی کەواتە لەو قۆناغە دەرچین کە ژن وەک قوربانی پیشان بدرێت بێگومان وەک قوربانی پیشانە درێ وەک کەسی لاواز پیشانە درێ وەک کەسێکی فاک و فیکەر و هێنەر و برەر یانە بڵێن کەسێکەوە بینی خێزانەکان تێکەیە ژن و پیاوەکە دائیمەن لە ناو خێزانە پیاوەکەش و ژنەکەش خراپن یعنی لەم دەرەما تەرفیهیانەیە کە من تەماشایانەکەم ئەڵم باشە نە پیاوەکە توانێت سیفاتی ئەم پیاوە هەڵگرێ ئەویش ڵێ دەتەواو تا تەمسیلە منی شەرۆک و ئەوم ئەوەی کا بە تەمسیل ناڵێ تەمسیلی منەکە پیاوە کوردەکە ژنەکە شەر خراپە ژنە کوردەکەڵێتەوە ئەوە شۆک و منە یعنی تر خۆ من خراپترم نەکردووە لەوە بۆیە خراپە ئاوێنەی کۆمەڵگە بێ لەبەرەوە بایەکێکیان باش بن لانێکم لەم درەمایە ژن باشکەین لەم درەمایە پیاو باشکەین
ئایا خاوەندارێتیکردنی ئەو کەسانێک کە کەناڵەکان دەستگا میدیاکان خاوەندارەتی ئەەکەن و سپۆنسەری داراییان ئەەکەن کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر ئەو بابەتانی بڵاو ئەبێتەوە بە نمونە لەمای ڕابردوودا بابەتی فرەژنی بووە ترێندی هەندێک لە میدیاکان و هەندێک میدیای دیکە هەیە یعنی بەڕاستی کاتێک کاش هەواڵ دەخوێنێتەوە ناتوانی بە خانەوادەیی و بە دیار هەواڵەکانیەوە دانیشی یاخود بە شێوازەکە بێ گری دەرونیت بۆ دروست ئەەکەن تووشی هەنێ بابەتت ئەەکەن کە زۆر دوورە لە کۆمەڵگەی خۆمانەوە بۆ نمونە بابەتی فرەژنی بۆ دەکەنە ڕۆژەف ئەمە وا ناکات کە پیاوان تەنها بە چاوێ سێری ژنانکەن کە کاڵایەکن بۆ خزمەتکردنی ئەوان بەڵێ هێوی خان ئەمە مۆزوعێکە بەڕاستیەکەی لە کۆمەڵگەی ئێمەیە وای لێ هاتووە تەنانەت مەجلیسەکان نەک میدیاکان ئەگەر هەندێک ئەم باسانەی تیا نەوروژێنی مەجلیسێکی خۆش نییە هەندێک کەس کە ئەدەبوو ئەتەکێت و حتا هەموو سنوورەکان ئێوێ نەیبەزێنێ ئەو مەجلیسانە مەجلیسێکی بێتامە ناخۆشە وشکە بەڵێ بەس میدیاکانیش هاتوون نمونەی کۆمەڵگەن میدیاکان هاتوون هەر بۆ ئەوەی خەڵکەکەی هەر تایبەت دانیشێ ئەوەی کە توێڵی خەلەلیەکە خەڵک دانیشێ بە دیاریەوە بزانێ ئەم مادە میدیایە چۆن لە مادەیەکی تەبیعیەوە بەرەو شتێکی ئەبا کە لەو سەرەوە لە جنسەوە سەر دەرەگەنێ لەبەرەوە زۆر زۆر خراپە ئەمە خاوەنی میدیاکان وەکو وتم ئێمە میساقی شەرەفی ڕۆژنامەوانیمان هەیە یەکەمین بەندی باس لەوە کە حڕیەتە سەحافە باس لە ئازادی ڕۆژنامەوانیەکە ئینجا ئازادی ڕۆژنامەوانی ئەگەر بڵین باسی ئازادی بکەین لە ڕاستیە ئازادیەکە مقەیەد بوونە تۆ کاتێک کە ئەڵێ ئازادم یعنی زۆر زۆرە بێ وابەستەبی لەبەرچی لەبەروی ئازادی ڕەها یعنی خراپەی ڕەها یعنی خراپەی ڕەها لەبەرەوە پارچە میدیایەکەش ئازادی سەحافەیە ئەم قسەیە ئەکا بەڵام ئازاد نییە لەوەی کۆمەڵگەی کوردی بوو ڕوژێنێت بەرەو جنس بەرەو ئەو شتێک کە نییە ناتوانێت جێبەجێکە بۆ نمونە تەنانەت لە دراماکانە تەنانەت لە مقابلەکانە وەکو باسێکین با پیرە داماوەکە لەسەر لانیاڵێ سەری لە گۆڕە لەرزێ تۆڵی ژنیترە نەهێناوە هەزاران گەنجەیە ملیۆن گەنجمان هەیە لەم وڵاتەیە بە وڵاتی گەنج بەناوبانگین ئێمە گەنجمان زۆرە ناتوانێت ژن بێنێ تۆ ئەم بابەتە بۆ ئۆکەی بە بابەتێکی میدیایی سێکسی کە خەڵک هەر بتێونەتەوێ هەندێک لە خەڵک حەزیان لێ ژیان لەو قسانە بێ لەبەرەوە ئەمە چیە ئاوێنەی کۆمەڵگەکەیە کە باسمان کرد نابێت تۆ بەگوێی کۆمەڵگە بکەی نابێت کۆمەڵگا بەگوێی میدیا بکە هەردووکی ئەبێ خۆیان لە یەکتری بپارێزن کاتێ میدیایەکی بێ سنوور هەیە لە ئازادی ناڕەواکان هەروەها کۆمەڵگەیەکیش هەیە خەڵکێکی بێ سنوور لە سنوور دەرچوت هەیە لە ڕووی ئەتەکێتەوە ئەم دوانە ئەبێ ئاگاد لیان بێ ئەوە نیاڵی میدیا بۆ هەندێک خەڵک وەک مناڵ ینی ئەبێ هەندێک خەڵک وەک میدیا کە تەماشای میدیاکەن وەک مناڵ تەماشایانکەی بیان پارێزی چۆن مناڵە پارێزی نەچێوێتە ناو ئاوێکەوە خۆی نەسووتێنێ ئەوە نەکە هەندێک ئینسان هەن کە زۆر عاتفین جەماوەرێکی عاتفیت هەیە ئەم جەماوەرە عاتفیە تۆ بێ پارێزگاریان لێ بکەیت چێ پارێزگاریان لێکە شەرەفێکی ڕۆژنامەوانی هەیە کەوا ئەڵێ نابێ ژیانی تایبەت بابەتی ڕەها بابەتی ئازانیاری نادروست هەروەها ئازادی تاکە کەس هەروەها کۆمەڵگە بشێوێنی باوەڕەکەی زۆرێک لە ئەوانەی بیرمەندەکان ئەڵێن لێشاوی زانیاری و لێشاوی میدیایی وەکو وەبای کولێراوایە وەکو دەردی کۆلێراوایە وەکو کۆرۆنا وایە چۆن ئێمە ترساین لە کۆرۆنا بمرین لە ڕاستیە لە ڕووی فکریەوە بمری خراپترە لە ڕووی وجدانیەوە بمری خراپترە بە تەئکید لە ڕووی ئینسانیەوە بمریت خراپترە هەتا ئەوەنەی بە تەواوی بمریت و کۆرۆنا بتکوژێ لەبەرەوە سنوور دانان بۆ ئەمە ئەبێ ئەو کەسانە بیکەن لە ڕێی یاساواکرێ لە ڕێی چاکردنی کەلتوری کۆمەڵگەکەوە کە وتمان ئەرکی میدیا بریتێ لە پەروەردە جاریش کەم ئەم میلەتە پەروەردە کاتەوە پەروەردەی کاتەوە لەسەر عەقڵ لەسەر فکر لەسەر وجدان لەسەر دڵسۆزی لەسەر ئینسان دۆستی مرۆڤ دۆستی یعنی زۆری پارتە سیاسیەکان وایان کردووە کە خەڵک پارچە پارچە بووە خۆی خراپی فرەحیزبی ئەوەیە کە مجتەمع لە مجتەمعێکەوە کە بە هەزار مجتەمع یعنی وای لێکا مثلەن ئەم پارتە لە ئەندامەکانی خۆی زیاتر کەسی پێ باشەی بۆ کەسی پێ ڕەوانیە ڕەوای نابینێ لە ئەندامەکانی خۆی زیاتر هیچ کەسێکی کە تووشی خێر بێ
خێری بۆ هەموو کۆمەڵگە ناوێ لە حاڵەتێکی شابیەوێ ئەو خێرە بوو کۆمەڵگە بکە ئەڵێ یعنی خەڵک بە ئیستیفهامەوە تەماشای کار و کردەوەی ئەو پارتاکە. ئەمە ئەوەش ناکاتکەوەی لە ئامانج دوورکەوینەوە یاخود پندێکی کوردی هێڵە تەڕۆشک پێکەوە ئەسووتێنێ بە نمونە کاتێک کەسێک باس لە ئازادی ژن بکە بڵێن ئەمە ئازادی ناوێت لە پشتەوە کۆمەڵی بابەتی دیکەی ئەوێ دووبارە ئەمە شۆکاری میدیانیە کە ئازادی ژنی لە کۆمەڵی بابەتی لاوەکیا کۆ کردوێتەوە بۆ نمونە کە دەڵێ ئازادی ژن لەوانەیە هەندێک کەس بزانن ئەوەیە کە ئازادی ژن ئەوەیە بۆ نمونە جلێکی کراوە لەبەرکە کە بە پێچەوانەوە کە تۆڵی ئازادی ژن ئازادی فکرێتی ئازادیەکە کە پەروەردەی کۆمەلگا بکە بەرەو پەروەردەبوونێک کە کۆمەلگاکی بەرەو پێشبەرێ ئەمەش دووبارە هەر میدیانە خۆی ئەگەر ژن ئەگەر من هەموو جارێ ئەم قسەیە ئەڵم دوو جەمسەری هەیە یەکێکیان ڕوو لە ژنەکەکە کچەکەکە کە ئەچێتە ناو میدیاوە جەمسەرێکیشی ڕوو لەو دەستگایەکە کە ئەو کچە لە خۆیەگرێ چەنە ئەم کچە توانێ وەکو ئینسانێک بڕاتە دەستگاکە و چەنێ دەستگاکە وەک ئینسانێک تەماشای ئەم کچاکە کەیەتەنە کچێکی میدیاکار هەمووی خەتای کچەکە نیەوە هەمووشی خەتای دەستگاکە نیە لەبەرەوە ئەم دوانە لە ناو دەستگاکەیە کاری میدیایەکەن وەکو دایرەیەکی تری حکومی وەکو بەڵام احتیکاک زیاترە کاری میدیایی کارێکی زۆر قورسە لە هەموو کارەکانی تر قورسترە چکە تۆ بەرهەمهێنیت ڕۆژانەشت بەرهەمەهێنی ئەوە نییە دانیشتبی بەس ئیمزایە بکەیت تۆ ڕۆژانە پارچەی میدیایی ئەەکەی یانی فیلم دەرەکەی گۆرانی ئاراستی کۆمەلگاکەی پەیامێکت هەیە ئەیگەێنی لەبەرەوەی احتیکاکە زیاترە بەڵام من لێرەوەی لێم بەڕاستی کچە ئازاکانی وەک ئێوە کە ئەچنە میدیا خزمەتێکی باشی میدیاکە خەڵکەکەن و خزمەتێکی باشی میدیاکەن لەبەرەوەی میدیاکە پارچە میدیایەکەتان بە مجاملە نەبێ یعنی کە ئێوە ئیش بۆ ژنەکەن هەست ناکەم دژم بکەنەوە بە کاڵا دووبارە هەستەکەم زیاتر ئەو بابەتانە و ڕوژێننکەوە ژن پێویستێتی وەژن گەورەکە وەژن ئەخاتەوە ناو ژنێتی خۆی ئەی خاتەوە ناو کۆمەڵگە بە شێوەیەکی جوانتر ئەمە نەک ئێوە لەوانەیە هەندێک میدیاتر وە زۆرێک لەو کەسانەی کە بەرنامی میدیایی ئەەکەن هیوادارم یعنی نمونەیەکی باش بن هیوادارم ئەوانی کەشکە ئیش لەسەر ژنەکەن تەنها لەسەر جەستەکەی نیکەن لەسەر عقلی بیکەن لەسەر فکری بیکەن و لەسەر ئەوەی نیکەن بڵێن ئەم ژنە چەند مەتر قماشی لەبەرایە یعنی بجددی ئەوە هیچ پەیوەندی بە عقل و فەلسەفەی میدیاوە نیە ئەم خەڵکە هەتا حەدێک تەماشای ڕوخسارەکە دوای ڕوخسارەکە تێرە بێت 2 دقە تەماشای کەسەکەکە بەلایەوە جوانە تەماشایەکە دوای 2 دقەکە کە هیچی پێ نەبوو تەواو ڕسمێکی گرتووە و تەماشای قەد و باڵای کردو و تەواو بووە لە ئێستادا ئەم باسی کۆمەڵی بارودۆخمان کرد چارەسەری ئەم کێشانە چییە؟ چارەسەر چێ لە ڕێی یاساوە بێ لە ڕێی بەشەکانەوە بێ لە زانکۆی سلێمانی پەیمانگەی تەکنیکی چۆن چارەسەری ئەم بارودۆخە بکرێ؟ ئێمە ئەگەر یاساش دانین هێویخان ئەگەر یاسایەکی باش پرۆفیشناڵیشمان هەبێ ئەگەر دنیایەک سنوور دانین بۆ کاری ڕۆژنامەوانی ئەگەر مجتەمەعەکەمان کۆمەڵگەکەمان چاک نەکرێ بەڕاستی ئەو یاسایە جێبەجێ ناکرێ و ئەو شەرەفی کاری ڕۆژنامەوانیە ناڵم لە پەنجاکانی سەدەی 20ەوە هەیە هەتا ئێستا جێبەجێ ناکرێ لە زۆربەی زۆری کەناڵە جیهانیەکانە لەبەرەوە یەکەم خاڵی دەستپێکی چاکردنی هەموو شتێ لە جەماوەر و لە کۆمەڵگەوەیەت لە تاکی کۆمەڵگەوە چۆن ئەتوانی ئەم تاکی کۆمەڵگەیە وا لێ بکەی عەقڵیەتی بەرەو ئەوە بڕوا ژن وەکو ئینسان ببینێ پیا وەکو ئینسان لە ماڵەوە ژن و مێردە لە ماڵەوە کوڕ و کچە لە ماڵەوە هەرچیەکەیە بەڵام کەیەتە دەرەوە ئینسانە ئەبێ خزمەتکە کەیەتە دەرەوە بۆ خزمەتیەت لەبەرەوە هیچ پێویست ناکە ئەم خزمەتە شتی تری لە پاڵا بێ شتی تری هاوپێچ بکە بۆ ئەوەی ئیشەکەی زیاتر بمێنێتەوە لە ئیشەکەی یان ئیشەکەی باشتر دەستکەوێ یان خەڵکێک زیاتر پەرۆژ بن بۆی خەڵکێک زیاتر بۆ ورژێنێ ئەمانە شتی نادروستن ئەگەر بێتە پاڵ ژنەکە بۆ کارکردن وەشتی نادروستن ئەگەر بێتە پاڵ پیاوەکە بۆ کارکردن لەبەرەوە بێگومان ئەم کارانە هاوپێچ بێ لەگەڵ یاسایەک هاوپێچ بێ لەگەڵ نووسینەوەی ئێتێکی ڕۆژنامەوانی و مەدعوم بێ بە میساقی شەرەفی ڕۆژنامەوانی ینی بڵێن پاڵپشت بێ بە میساقی شەرەفی ڕۆژنامەوانی ئەگەر لە میدیاکانە جێبەجێ کرێ ئەگەر میدیاکارێک هەڵی کرد ئەگەر خۆیانەوە هەر یەکەم جار ئامانجیان ئەوە بێ ژن بۆ ئیش بێنە ناو میدیاکە کاتێ ژنێک یا کوڕێک هێنە ناو میدیاکەوە ئەگەر
کارە میدیایەکەی تێکەڵ بەشتی ترکشتی شخصی وەشتی ینی نادروست ئەو کاتە ئینزاری بنێ ئەو کاتە ئاگادارکردنەوەیکان ئەو کاتە سەڕیکەن و پۆڵە سەرکردن هەیە ئەو کاتە عقوبەی بن ئەو کاتە هەوڵ بن لە بڵێن جارێکی کە ئەم ڕۆژنامەنووسە وەرناگرینەوە بەڵام کاتێکە وا ناکەن ڕۆژنامەنووسەکە وروژێنەرەکە ئەوساکە ئەیان و دوێنەیەک یەکسانە بە هەزاران وشە ئێستا وشەیەک یەکسانە بە هەزاران وێنە لەبەرچی وروژێنەرە لەبەرەوە با میدیاکان خۆیان لە وروژاندن بپارێزن. دووبارە زۆر سپاس بە دکتۆرە ئاشتی حەمەساڵح مامۆستا لە بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی. من ئەمڕۆ دوو جار خۆشحاڵ بووم هەم لەوەی کە لەگەڵ دکتۆر ئاشتی کە مامۆستای خۆم بووە و بابەتێکی دیکەش کە گفتوگوی بابەتێکمان کردووە بتوانین ئەگەر هەنگاوێکیش بێ نابێتمان بۆ ئەوەی کە کۆمەڵگەی کوردی میدیای کوردی بەرەو باشتربوون بکەین و بتوانین بە ئەخڵەتێکی ژنانەوە بە ڕوحێتێکی ژنانەوە کار بۆ ژن و داهاتوی ژنان بکەین. دووبارە زۆر زۆر سپاس. سپاس بۆیەوەش بەخێراتن سەرچاو. بە هیوای ئەوەی کە میدیای کوردی دام و دەستگاکان کە لە کۆمەڵگەی کوردیدا کار دەکەن بۆ خزمەتی ژنان بێ بۆ خزمەتی کۆمەڵگە بێ بۆ خزمەتکردنێک بێ کە لە داهاتوودا ئەم بابەتانە کە باز بکرێ بە شانازیەوە باس بکرێت و لە پێناو ئازادی وڵات و ئازادی ژندا بێت.